بەشێک لەو فیلمانی کە لایەن دەرهێنەرە بە ئەزمونەکان و کاستە کوردیەکانەوە بەرهەم ئەهێنرێت بگومان هەوڵ ئەدرێت کە ئەم فیلمانە بەشداری لە بەشێک لە فیستیڤالە جیهانیەکانە بکەن و کۆزانین کە بەشێک لە فیلمەکان لایەن دەرهێنەرانەوە زۆر بە قورسی بەرهەمهێنرێت و لەگەڵ هەموو ئەمانەشە بڵێن قورسایەکی زۆرتر لەسەرەوەی کە چۆن بتوانن ئەم فیلمانە بەرنەدەرەوە و کاری لەسەر بکەن و چۆن بتوانن بەشداری فیستیڤالە جیهانیەکان بکەن. یەکێک لەو فیلمانی کە دەنگدانەوەیەکی زۆری هەبووە و لەلایەن دوو کەسایەتی دیاری نێو سینەمای کوردی بە شێوەیەکی گشتی کاری لەسەر سەرکراوە ئەوش فیلمی نانی پیرۆزە بێگومان فیلمی نانی پیرۆز لە دەرهێنانی ڕەحیم زەبیحیە و لە بەرهەمهێنانی تورەج ئەسڵانیشە دوو کەسایەتی دیاری نێو سینەمای کوردی بە شێوەیەکی گشتی و فیلمەکە توانیوێتی کە ئێستا بڵێن سنووری کورسان بپەڕێنێت و بتوانێت لە یەکێک لە فیستیڤالە هەرە دیارەکانی کۆریای باشوور لەگەڵ بەشێک لەو فیلمانەی کە لە ئاسیا بەرهەم هاتوون بێگومان کێبڕکێ بکات و ببێتە خاوەنی خەڵاتیش. فیلمی دۆکۆمەنتی نانی پیرۆز لە دەرهێنانی ڕەحیم زەبیحی و لە بەرهەمهێنانی تورەج ئەسڵانی لە 13 خۆری فیستیڤاڵی نێودەوڵەتی بەڵگە فیلمی دەیمس لە باکووری لە کۆریای باشوور وەرگیرا. بەڵگە فیلمی نانی پیرۆز دوایین بەرهەمی سینەماکاری کۆچ کرد و ڕەحیم زەبیحی لە دوایین و هەشتمین بەشداری نێودەوڵەتی خۆیدا بە نوێنەرایەتی سینەمای ئێران لە بەشی فەرمی پێشبڕکێی ئاسیا لە 13 خۆلی فیستیڤاڵی نێودەوڵەتی بەڵگە فیلمی دەیمس وەک گرنگترین فیستیڤاڵی فیلمی دۆکۆمەنتەری ئاسیا لە کۆریای باشوور وەرگیرا و بۆ بەدەستهێنانی خەڵاتی ئەم خولەی فیستیڤاڵ لەگەڵ فیلمی وڵاتانی ژاپۆن، چین، فلیپین، ئەندۆنیسیا، هۆنگ کۆنگ، تایوان و هەندستان کێبڕکێیەکات. بەڵگە فیلمی نانی پیرۆز لە دوایین بەشداری نێودەوڵەتی خۆیدا لە بەشی پێشبڕکێی سەرەکی نێودەوڵەتی 17مین خۆلی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی زاگرێب داکس لە کرواتیا نمایشکرا و خەڵاتی ڕەزێلانی تایبەتی ئەندامانی لیژنەی داوەرانی خەڵاتی سەرەکی ئەو فیلمانەی کە گرنگیان هەیە وەرگرت. ئەم خەڵاتە تایبەت بەو فیلمانە دەبەخشرێت کە بە باشترین شێوە ئاستی مافی مرۆڤیان بردبێتە پێشەوە و گەشیان پێدابێت. کۆڵبەریانی ئاو سەختە، بەڕاستی سەختە. هەر کەسێ خۆی ماڵ و مناڵ و ئەولایی ببێ ئەزانێ ئەولا چۆنە. 12 ساعت کەمی